مانجی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەیە کە فرسەتێکی گەورەیە خوای پەروەردگار بە عەبدەکانی دەبەخشێ لە ساڵدا مرۆڤی عاقڵ نابێت لە دەستی بدا چونکە بۆی تەعویز ناکرێتەوە. ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێبێت فەرمودەیەکمان بۆ دەجێڕێتەوە کە لە یەکێ لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام خەوێک دەبینێت. خەو بە دوو سەحابەی پێغەمبەرەوە دەبینێ عەلەیهی السەڵاتو وەسەلام کە بەیەکەوە مسلمان بوون، بەڵام دوای عیبادەت و تاعەتی ماوەیەکی ژیانیان یەکەمیان شەهید دەبێت لە پێناوی خوا. ڕەفیقەکەی دەمێنێت ساڵێک دوای ئەو ئەنجا وەفات دەکات. ئەو سەحابیە کە خەوەکە دەبینێ بە هەردووچیان دەبینێ لە خەودا لە ناو بەهەشتەوە بانگی ئەو کەسە کرا کە ساڵێک دوای ڕەفیقەکەی مرد و بە مردنێکی ئاعتیادیش مرد، شەهید نەبوو لە پێناوی خوا، ناوی خوێندرایەوە و بانگ کرا بۆ بەهەشت. دوای ئەوە بە ساڵێک ڕەفیقەکەی تری کە شەهید بوو وترا ئەی ئەو وتیان جارێ ماوێتی ئەو نەگەیشتۆتە پلەی ئەمەی دۆمیان. ئەو سەحابیەم خەوەی باس کرد و گەیشتەوە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی بۆ بەلاتانەوە سەیرە، بەڵێ کەسی یەکەم لە پێناوی خوا شەهید بوو، بەڵام کەسی دووەم ساڵێک ژیا عیبادەتی کرد و لە ناو ئەو ساڵەشدا مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بوو و نوێژ و تاعەتی کرد و شەو نوێژی کرد. ئەوە بەسە بۆ ئەوەی کە بەینیان لە پلە و مەنزیلەتدا لای خوا نێوانی مەنزیلەتی ئەو دوانە بەقەدەر نێوانی ئەرز و ئاسمان بێت. یعنی چی؟ یعنی تێبگە مانجی ڕەمەزان چ فرسەتێکە کە خوای پەروەردگار بەنسیبت کات تەنها بە مانجی ڕەمەزان تۆ پلە چەندێک بەرز دەبێتەوە لای خوای پەروەردگار. وەی ئەی موسڵمان، ئەی ئەو کەسەی کە ئێستا تۆ لە مانجی ڕەمەزان دایت، پێش هەموو شتێک شکری خوا بکە و سوپاسی خوا بکە کە خوای گەورە تۆی گەیاند بەم مانگە پیرۆزە. ئەو مانگەی کە شەو ڕۆژی و هەموو دقیقە و چرکەیەکی هەر هەمووی بەرەکەت و ڕەحمەتە. من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە ئیمانەوە چاوەڕێی پاداشتی لای خوا بکە، ئەوە خوا لە گوناهی ڕابردووی بورە. هەر کەسێ شەو نوێژەکانی بکە و تەراویحەکان بکە، من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ شەوی لەیلەة القەدر عیبادەت کە غفر له ما تقدم من ذنبه. تۆ ئەزانی براکەم گەورەترین کۆسب لە ڕێگای بەختەوەری مرۆڤدا گوناه و تاوانەکانیەتی. فبما كسبت أيديكم، هەرچی مصیبەتی دنیا و بەڵاو ناڕەحەتی دنیا بەهۆی تاوان و گوناهەوەیە، و بێبەشبوونیش لە بەهەشتەکەی خوا و توشبوون بە دۆزەخ دیسان هەر بەهۆی گوناه و تاوانەوەیە. دەی کە مانجی ڕەمەزان هات غفر له ما تقدم من ذنبه، بەهۆی ئەم مانگە مبارەکەوە خوا لە هەموو گوناهی ڕابردووت خۆش دەبێت، لاپەڕەیەکی تازت بۆ دەکرێتەوە، کەسێکی تازە و پاک دەبی. ئەو کۆسپی گوناه و تاوان لە ڕێی بەختەوەری و سەربەرزی و سەعادەتی تۆ نەما.